توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان و کەرکووک بەردەوامی هەیە و بە پێی وتەی چالاکوانان تۆمەتبارانی دۆسیەکانی کوشتنی ژنان وەکو پێویست سزا نادرێن. ئیکرای مەغایب یەکێکە لەو چالاکوانانەی کە وێنەی بەشێک لە ژنە کوژراوەکانی لە نێو موبایلەکەیدا دیکۆمنت کردووە. بە نیگەرانیەوە باس لە ڕەوشی ژنان دەکات و دەڵێت حکوومەت نەیتوانیوە سنوورێک بۆ توندوتیژی دابنێت. لە ماوەی 1 ساڵەیە 4 ژن ئەین پێش ژن لە گەرمیانە کوژراوە، 4 بە فیشە کوژراوە، دانەیەکشی سوتیاوە. ئەم ژنانەوە کوژراوە کوژەکانی دیاردین ئەوانەی کە کوشتیانە یاعمەڵێن تاوانبارن ئەوانش ئازاد کراون. بە پێی ئامارەکان ڕێژەی توندوتیژی لە گوند و قەزا و ناحیەکان بەرزترە وەک لە نێو سەنتەری پارێزگاکان و بەردەوامبوونی توندوتیژیش لە کاتێکدایە لە یاسا کارپێکراوەکانی هەرێمدا سزای حکومدان و زیندانیکردن بۆ تۆمەتباران دانراوە، بەڵام وەک چالاکوانان دەڵێن گرفت لە خراپ جێبەجێکردنی یاساکاندایە. من کە وەکو خۆم وەکو ئەوەی کە دوو زەخت لەسرم بوو، چی ماڵی خۆم و چی ماڵی کەسوکاری مێردەکەم لە هەردوو لە من هەڕەشەم لەسەر بوو. چوو هەڕەشەکانی چۆن بوو؟ ئەوەی ماڵی خۆمان دەرونی بوو وەکو ئەوەی کە واز لە مناڵەکان بیرە ئەوەی ئەمانیش دەستەی بوو. بەڵام سپاس بەخوا گەگەیمە ئەو حاڵەتە ئیسە زۆر داواکەم لە ژنانیش کە کێشەیانێ ئێمە لە کێشەکان گەورەتری ئەبێ ئێمە خۆمان هەوڵی بۆ بدەین هیچ شتێک وابزان بێ هەوڵدان ناگەێتە نەتیجە. لە هەرێمی کوردستان زۆر جار ئەو چالاکوانانەش ڕوبەڕووی توندوتیژی و هەڕەشە لێکردن دەبنەوە کە بە دوواداچوون بۆ دۆسیەکانی ژنان دەکەن و بەرگری لە مافەکانیان دەکەن. نەک ئەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەر کراوە بگرە ئێمەی چالاکەوانان کە بە دوواداچوون بۆ کەیسەکانەکەین هەوڵەدەین ڕووی ڕاستی کەیسەکان پیشان بدەین. زۆر جار هەڕەشەمان لێکرێت لە ئێستادا لە مۆبایلێک کە لە بەردەسمایە چەندین هەڕەشە و نامە و مکالەماتی سەوتی ئیتیایەکە هەڕەشەی کوشتن و ئابڕووبردنمان لێکرێت. ئەو ژنانەی کا کوژرێن یان مەسئولێکن یان دەسڵاتێک لە پشتێتی بۆیە یعنم ئەو بکوژانە ناگیریان ئەگەر پیاوی فەقیر بێت یەکسەرە گیرێت. توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان ڕێگێکی مێژوویی قوڵی هەیە، بۆیە سەرباری بوونی چەندین ڕێکخرا و گروپی ژنان هێشتا نەتوانراوە بەر بەو دیاردەیە بگیرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.